وڵە پەیامی ئێمە چییە؟ ینی قەدرێکی گەورە لە کاک لە هاوکار کرا، کارێک بوو کارێکی تیرۆریستی تەواو، ینی تیرۆریستی بوو لە سەردەمەدا شتیوانە دامەزراوەیەک بە حساب دامەزراوی دژە تیرۆر بیتە بێتنە بکردەوە تیرۆریستێ ناو شارێک بکاتن کارێکیە تابرێ قێزەون و ناشرین یەک بوو لە زنجیرە تاوانەکە. وڵاتە چارەنووسی چیە؟ خۆ چارەنووسی لە دەست کەسێکە نەباوەڕی بە قانونە، نەباوەڕی بە عورفە، نەباوەڕی بە خزمایەتیە، نەباوەڕی بە سیاسەتە، نەبەرنە بەرنمەیەکە لەو دی سنوورەوە بۆی دێتن و جێبەجێی دەکاتنەوەوانە ئیتر هیچ نییە. با دۆخی تەندروستیش ڕۆژانە لە ئازاری نەفسی دەدرێتن، ینی شوێنەکانی دەگوازرێتەوە، نادرێتە دادگا، هیچ ئەوەک ناکرێتن کەواتەوە جۆرەکە لە فشار خستنە سەری و ئازاردانی نازام لە ژێرە سێنە بەدەستکەنجە خۆ زۆری هەیە. تۆ چۆن شوێنێکیانەیە بردوێنێتە شوێنە جۆر خراپە، زۆرە بۆیاغەچان هینایە لەو شوێنەیاندا ئەو بۆیاغا تاسی دەکاتە سە هەناسەی ئێمە گومانمان لەو بۆیاغە هەیە، مافی مرۆڤیشمان لە یاگادار کردەوە. ئەم بۆیاغە لەوانەیە بە شێوەیەک بیتن مادەیەک بیتن بۆ ئەوەی هەناسەیان تەکوی بۆ ئەوەی نەخۆشیی درێژخایان بگرن یا خودەوەتە بۆ ئەوەی کاریگەری لەسەر دەرونیان نەبیتنە تا بیانەوەکتن بە ئارەزوی خۆیان قسەیان پێ بکەن. پۆستەرمان لە هیچ جێیەکی نییە، دینارمان نییە، کەس پارەمان نادات. بەڵێ نازانم هەرەوەی برادەکان دەبین دەرێن باشە، بەڵام خۆ باشە تو لە زیندار هەرەوەندەیەکە دەکرێت، بەڵام ئەو باشە نییە. هیچ هەوڵەکێ بۆ ئازادبوونی؟ ئەخ هەوڵ چیە؟ خۆ تو ڕێگای قانونە نادبردرێتە بەردەمی دادگا، هەوڵی مەسەلە سیاسی نییە، قانونی نییە، هیچ نییە. شتێکە بەرنمەیەکە جێبەجێ کراوە لە فەرز کرایە بەسەریاندا و جێبەجێیان کردی. دادگا هیچی نەوتوە هیچ نییە. دادگا بە خۆ دادگا چیە؟ دادگا لە کوردستان خۆی سەرۆکیەکی دینێ گۆ دادگا باوەڕم پێی نە دادگا مقاشەکە لە دەستی حیزب لە هەو.